مەڵێ وەڵا ژنێ بوومتە کرێکار بوومەتە گوێ درێژی ماڵێ هەر پێمەکرێ زرف بکێشمەوە بۆ ماڵێ. ئێمەی پیاوان وا ئەزانین خێرکردن و بەخشین تەنها ئەوەیە پارە بدەیت بە مزگەوتێک بە داکهەتیوێک بە یەتیمێک بە لێقەوماوێک بە نەدارێک، بەڵام بێ ئاگاین لە ئەوەی ئەو پارەی کەوا لە ماڵ و منداڵمان خەرجی ئەکەین، ئەو پاروەی کەوا ئەچێتە نێودەمی خێزانمان کوڕمان کچمان بە سەدەقە و بە خەیر و بە پاداش لای پەروەردیگار بۆمان ئەنووسرێ. سەروەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئیمامی مسلم ئیمام ئەحمەد لە ئەبوو هورەیرە بۆمان نەهێنن. ئەبوو هورەیرە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دینار أنفقته في سبيل الله ودينار أنفقته في رقبة ودينار تصدقت به على مسكين ودينار أنفقته على أهلك أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. أفرمي سرور ما فرمي صلى الله عليه وسلم دينارك كخرجي أكي لبيناو جهادا لبيناو لا إله إلا الله أيدي بمجاهدان ودينارك كأيدي بكويليك بو أوي آزادي ورزقار بي لكويلاتي ودينارك كخرجي أكي أيدي بهجارك وبندارك ودينارك كأيدي بخيزانكت أي خيتني ودستي خيزانكت بو أوي تماتي بي بكري خياري بي بكري ميوي بي بكري جلوبرگی پێ بکرێ پێداویستی پێویستی ناماڵی پێ بکرێ. ڕەسوول الله فەرمێ صلی الله عليه وسلم گەورەترین خێرێک گەورەترین پارە خەرجکردنێک ئەوەیە کە ئەیدەی بە خێزانەکەی خۆت. پاداشی لە هەمووی زیاتر ئەوەیە کە بۆ ماڵ و منداڵ و خاو و خێزان سەرفی ئەەکەیت. ئەو زەرفە و ئەو عەلاگەی کە لە دەستتدایە میوەی تایە پێویستی ماڵی تایە لە بازاڕ کە ئەگەڕێیتەوە نێو چاوان گرژ مەکە بێتاقەت مەبە. مەڵێ وەڵا ژنێ بوومەتە کرێکار بوومەتە گوێ درێژی ماڵێ هەر پێمەکرێ زرف بکێشمەوە بۆ ماڵێ بەخوا ئەو زەرفەی لە نێو دەستتدایە گەورەترین سەدەقەیەکە. ئەو جلوبەرگەی بۆ ماڵ و منداڵت ئەیکڕی گەورەترین سەدەقەیەکە گەورەترین خەرجێکە کە لە قیامەتا پەروەردیگار پاداشت لەسەری ئەداتەوە.